خۆشەویستان لە خولەکەکانی پێشوو دابینیتە کۆنفرانسی ڕۆژنامەنووسی هاوبەشی مستەفا کازمی سەرۆکۆزیرانی عێراق و هەروە ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا کە باس لەبەرەوە پێشچوونی عێراق کرا و هەروە باس لە ڕێگریکردن لە ساختەکاری کرا لە هەڵبژاردننی پێشوەختی عێراق کە بڕیارە دەی شینیەکەمی ئەم ساڵ بەڕێوە بچێت هەروە باس لەوە کرا کە فەڕەنسا بە هەموو شێوەیەک پشتگیری ئەوەیە کە عێراق لە هەموو سێکتەرەکانی و لە هەموو بوارەکاندا بەرەو پێش بچێت. جیاواز لەم بابەتە لە تەوری دومی پرۆگرامی بەیان باش کوردستاندا ئێبا میوانداری دکتۆر ئامانج عەبدولکەریممان کردەوە کە مامۆستای زانکۆ و هەروەها پسپۆڕی پزیشکی چینیە. ئەمڕۆ باس لە پزیشکی چینی دەکەین، باس لە جیاوازی پزیشکی چینی دەکەین لەگەڵ پزیشکی سەردەمدا واتە زانستی پزیشکی سەردەمدا. باس لەوە دەکەین پزیشکی چینی لە چەند بواردا یاخود لە چەند نەخۆشیدا ڕۆڵی هەیە بۆ کەمکردنەوەی ئازار هەروەها بۆ لەناوبردننی ئەو نەخۆشی و کەمکردنەوەی ئەگەری توشبوون بە نەخۆشەکان. بێگومان دەست بە گفتوگۆ دەکەین لەگەڵ دکتۆر سڵاوت لێ بێ و باری باش سپاس بۆی لەگەڵ ئاماژەداری. باری باش سپاس دەکەم دکتۆرگیان. با سەرەتا لەوە دەست پێ بکەین پزیشکی چینی چییە؟ بۆچی پێی دەوترێ یاخود ئەم بوارە لە زانستی پزیشکی تایبەت کراوە؟ ناوێکی تایبەتی لێنراوە بەو شێوە؟ خۆی ڕاستە خۆی لە کۆریەکەیە و هەر زیندووە بەڵام چەند کۆنە ئەوە زیندووە ڕۆژ بە ڕۆژ زیندووترێ بێت. جیاوازی هەیە لەگەڵ زانستی سەردەما بۆ ئەم بەسم بۆ نمونە با بڵێن سەریەشە تۆ چی برا دکتۆرێکی ئەم کاتی سەردەم ئەچی بولای ئەو بیر لەوە کاتەوە لەو مێشکە سەلا چیتی هەیە ئەگەڕێ بۆ شیعە گەڕێ بۆ ئێمارایەکە بۆ کات بزانە لەوانەیە نەخۆشی خراپی تیاابێ دوای ئەوە کە بزانی شتێکی وانێ دەرمان دەهاتێ. چینێکە وانە چینەکە ئەچێتە ئەو مرۆڤە وەکو مرۆڤ سەیرە دەکات یعنی وەکو سەر سەری ناچێ بۆ سەر وەکو مرۆڤ تۆ چارەسەری مرۆڤەکەکە هەموو ئەندامەکانی جەستە بێتەوە بەسەوە بێتەوە. لەبەرەوە یەکەم جار تۆ ئەبێ هۆکارەکانی بزانین لە زانستی چینیە زۆر جیاوازە. هۆکارەکانی مەسەڵەن بۆ نمونە هەوایە، هەوای ساردە، هەوای گەرمە، لە ناوە ئەگەر نەخۆشیەکە هەبێت، وزەی جگەرە، وزەی ئۆرگانەکانی ناو لەشتە، ئەمانە ئەبێ بیزانیت بەڵام بە شێوازی بە زۆر سروشتی سەری زمانیەکەیت، نەبزیەکەیت، هەندێک پرسیارە لەکەی بۆ دەرەکەوێت شتەکە زۆر بە ئاسانی توانای بۆی بچیت و چارەسەرەکەشی ناڵێن بە سەدا بەڵام کاتێوێت بەڵام زۆر سەکەوتووە. ئەمە یەک دوو تەکنیکوشی زۆر بەکار نایێنێ و بۆ نەخۆشیە درێژخایەنەکان بەڕاستی چارەسەرێکی زۆر گونجاوە. ئێمە دایما ئاڵێن زانستی چینیە ئەبێ لەگەڵ زانستی سەردەما بێکۆیشکەن بەداخەوە لە وڵاتانی ئەم وڵاتانی ئەم ناوچەیە ئەو شتە نییە. ئێستا خەریکە پەیدا بێت لە ئەوروپا لە ڕۆژ ئاوا کە بێکۆیشەکەن زانستی سەردەم و زانستی چینی بێکۆیشەکەن نەتیجەی زۆر باشەیە. زۆر باشە. بەباستی ئەو بکەین دیارترین ئەو شتانیا خودت ئەو بوارانەی کە لە زانستی چینیا بەکاردێنرێت خۆیان لە چیا دەبینەوە تۆ پێم وابێ ئێستا دەرزی ئاژنیشی بۆ ئێمە هێنا ئەو شتانە چیە کە زیاتر لە زانستی چینیا بەکاردێنرێت لە زانستی پزیشکی سەردەمدا بەکاردێنرێت؟ پێنج شت هەیە لە زانستی چینیا کە ئیشی لەسەرەکەن یەکێکیان ئەوەیە دەرزی ئاژنینە، دوای مەسەلەی خۆراکە، اینجا دەرمانی سروشتیە. دەرمانی سروشتی بوارێکی زۆر فراوانە زۆر قورسیشە بنەوەی لە زانستی چینیا بە 4 ساڵ توانیمە فێری بم لە زانستی سەردەمی خۆمانەکە بفێریم بە ساڵی فێری بووین دەرمانەکان چییە لەبەرەوە زۆر قورسە چکە دەرمانی سروشتی تر هەموو شتێکە ڕەگە نەباتە حیوانی تایە هەموو شتێکی تایە بەڵام دانیشی دروستیان کەی زۆر قورسە کاریگەریە ئەوش سنتراتی خۆیەوێ من لە داخۆ لێ ناتوانم دەرمان بەم بەخەڵ بڵێم هاتەوە بخۆ بۆ نەخۆشیە باشە ئەوە هینێوێت سنتراتی مختبراتی زۆرەوێت ئەوە لە ئەوروپا هەیە ئێستا لە ئەمریکاش هەیە لە ئەسترالیا هەیە لێرە نییە ئەو شتە نیە ئەوە کەمە کوڕێکمان هێنەوە مەسەلەیە کەواتە دەرزی ئاژنین خۆراک ڕێنمایی خۆراک و هەر مرۆڤ و تایبەتمەندی خۆی هەیە بۆ خۆراک مەسەڵەن تۆ ئەڵێ ئەم خۆراکە بۆ هەموو کەسێ باشە لە زانستی چینیا وان نییە ناتوانین بە هەموو کەسێ بڵێ بۆ تۆ ئەو شتە باشە هەر کەسە و تایبەتمەندی خۆی بەپێی حاڵەتەکەی تۆ ڕێنمایی تایبەتی خۆ دەکەین بۆ خۆراکەکان گۆڕی خۆراکی تیژە خۆراکی شیرینە نازانم چۆنە تێکڵکردنەکەیەتی اینجا دوای ئەوە مەساجی توێنا زۆر مەساجێکی تایبەتی زانستیە دوای ئەو کەڵەشاخی کە لێرە ئاکرێ بەڵام ئەو خوێنە زۆرە بە خوێن نییە بێ خوێنە وشکە دوای ئەوە ریاضە وەرزشی چیکۆنگ زۆر باوە لە وڵاتانی شەرقی ئاسیا کە وزە ئەجوڵێنێ ئیشەکە لەسەر ئەو ڕێگەبانانەی کە ئەم بووکەڵێم هێناوە ئەم نەخشەیە کە تایەتی هەزارها ساڵە لەسەر ئەوە ئیشەکەین کە خۆی ناتوانێت بیبینی بەڵام هەستی پێەکەی کە ئیژەکەی لەسەری ئەزانی ئەم نەخشەیە کە ئەو خاڵانەیە کە لەش هەمووی ئەجوڵێنێ و جوڵەی وزەی لەشە
زۆر باش ئەم خاڵانە چییە دکتۆر پێمان بڵی بەبێ چی پێوەرێک ئەوە هەمووی جیاکراوە ئێستا لە منتیقێڕانی ئەگەر هاوکارانم نیشانی بن ینی زۆر خاڵەکان دیاری نەکراون زیاتر لەسەر ئەم ناوچی سەر زیاتر خاڵی تێدایە بۆچی ئەمانەوە جیاکراونەتەوە جیاوازیان چییە؟ پرسیارەکە زۆر قورسە منیش وەڵامەکەی ناتوانم بەئاسانی بدەمەوە بەس خۆی هەموو شتێ ئەلکترۆنە و هەموو شتێ ئەتۆمە و هەموو شتێ لە جوڵایە ینی پێڵەن کوانتم فیزیک هەموو شتێ وزەیە و هەموو شتێ لەرەی فیزیایە ئێستا من لێرە دانیشتم لەوانەیە زۆر دڵم خۆش نەبێت بتاقەت بم چکە مەسەلە وزەکەی منە ناگونجێ لەگەڵ جێگایەکە بیگۆڕی لەوانەیە زیاتر ئارامتر بیتەوە یان بۆ مەسلەی خەوە بۆ مەسلەی قسەکردە جاوب ئەوە شتێکی تایبەتیە لە زانستی چینیە چۆن جێگاکەت عینەکەیت تایبەتمەتی خۆی هەر کەسەوینی خۆی هەیە مەجای مەقناطیسی خۆی هەیە دیکۆراتی ناو ژوور مەسەڵەن جێگای مەسەڵەن هەندێک جێگای هەندێک دێ هەیە سەرکەوتونیە لە ژیانە هەندێک دێ هەیە زیاتر ئابووری سەرکەوتنە مەسەلە وزەکەیە کەواتە وزەی ئینسانیش هەر بۆ شێوە دایان ڕشتووە ئەم ڕێگاوبانانە خۆی ناتوانێت بیبینیت بەڵام نتیجەی هەزارها ساڵ کار بۆمان دەرکەوتووە ئەمە ڕێگایەکە بەسراوەتەوە بەم جێگایە بەزە تۆ لێرای ئیشەکەیت ئەو کەسە ئەم جێگای ئێرەی ئارامە بێتەوە ئازارەکەی نامێنێت ئەوە شتێکی زۆر هێلای خۆمان هەنجار ئەو ترکاتە سەر ئێشە ئێرە و بگرایان دەرکیزی تێکە چێ ئێرە بگرەجا لە بکەڵەکە شابینم کە ئەم جوانە دوو خاڵی بۆ دیاری ئەمانە پێوەستن بەچی ئەندامێکی جستەوە ئێرە چی پەیوەندیکی بەسەرەوەی قاچی پەیوەندیکی هەمووی بێکەوە بەسراوان هینێکە شەبەکەیەکی زۆر قورسە یعنی چەند زیاتر ئیشتیا پێ اینجا هەر تێناگەیت تۆ 20 ساڵ ئیشی تیاکەیت هەروە ئاسان نییە بڵێ وەڵام من دەرزیەکەم بەیەکێکەوە دەرزی ئاژینەکەم و تەواو ناوانە تۆ بێ بە پێ حاڵەتە ئیشی بکە لەسەر کەسە و کەسە مەسەن مشکلی جگەری هەیە جگەری وەکو ئۆرگانێکی بەقوت وزەکەی تێک چووە وزەکەی دابەزیوان زۆر بووان خوێنی کەمە تۆ بێ ئەو جگایانە هەڵبژێری بەردەوام بۆی بکەیتەوە ئەو جگایانی کە بێکۆی بەستیت بەستنەکەی بێکەوە مهمە خۆی فیزیاکەی لەوایە شتەکە زۆر تۆزە قورسە بەڵام چارەسەرێکی با نەتیجەکەی مهمە نەتیجەکەی ئەوە چەندها ساڵە نەتیجەی بەردەوام نەتیجەکەی زۆر چوایسە خەڵک فێرێ بێت و خەڵک تیا قوڵە بێتەوە لەبەر نەتیجەی باشتر هەیە ئەم خاڵانی کار لەسەر جستی ئەم بکەڵا هەموو بۆ دەرزی ئاژنی دیاریکراوەیە بۆ هەندێک بواری تر بۆ مەساجۆک و ئەوەی کە باسە کرد بۆش بەکارێنرێت پرسیارەکە زۆر جوانە وایە ئەتوانی بەڵام باشتر ئەوەیە ئەو خاڵە بتوێ ئەو زێر یا بجوڵێنیان کەمی کەیتەوە دەرزەکە زیاتر کاریگەرە وەک لەوەی کە تۆ بەدەست توانی بەدەستش بیکەیت بەتایبەتی بۆ مناڵان بۆیانەکەی باشە دەتەکەن دەگەڕێمەوە سەر تەوەرەکەمان کە ئەویش زانستی پزیشکی چینی و بوورە دکتۆرگیان بابەتەکە تۆ زە گرنگە خۆ دەزانی زۆر باشە ساحەتێکمان کرد زۆر باشە دکتۆر با باسی ئەو بکەین تۆ دەرزی ئاژنێنە پێەیە ئەم دەرزیە نازام دەرزیکی تەبیعیە هیچی تایە چۆن بەکاریەت بەڵێ خۆی هەروێ مهمەوێت بتوانیت بچیت ناو پێستەکەەوە بێ ئازار بۆیە بێت تیژ بێت و بێت تایبەتی بێت هەموو ئێستا لە هەموو جیهانە ئەمە بەم شێوازەیە هیچ تایبەتمەندێکی تێنی ئەو دەرزیە بم نە بڵی دەرمانێکی تێ بکرێ یان شتێوەکو ئامانەتی خۆمان دەرزێکی سادە دەرمانی بێژنە دەرمان بۆ چیتیان چی لێکە دەرمان یەکێتە چووە خۆژێت پێستەکەەوە ئەی چۆن کارە خۆ تۆ جاروایە بیستی دەرزی بەکارێنی بۆسی خۆتێکی بە جێگاکانەوە کارەکەی چییە؟ بەڵا چۆن کارەکە ئەگە خۆت ترجوبەیەکی دەزانین چۆن کارەکە چۆ ئەلیم هەر خۆی هەرێکم دەرزیەکەی بۆ کەسە یاکسەر ئارامبوونەوەیکی سەیتە یەکسەر هەموو لە شش لەبێت دەرزەکە ئازاری نییە؟ دەرزەکان هەندێکیان ئازاری هەیە بەمەبەست ئازاری حەزەکەم ئازارێ بۆی ئەو وزەیە بجوڵێنن پێڵێن وزەی چی کە ئەو وزەی جیهانیە و کە وزە گەردونیە ئەو وزەیە کە لە هەموو جێگایەکە هەیە ئەو وزەیە کە ئێمە ئیشی لەسەر دەکەین جا بۆیە حتا وەرزشەکانیش کە ئەڵێم چیکۆنگ لەسەر وزەی چی ئیشەکەین اینجا چی مەبەسمە چییە ئەوەیە کە لەشە جوڵێنێ خوێنە جوڵێنێت هەموو ئاوەکانی لەش دەجوڵێنێت ئەگەر چی بوەستێت چی نەجوڵێت تۆ نەخۆشیت زۆر باشە لە شوێنی زۆر هەستیاردا من هین دەبینم ئەو دەرزەکەی ئێستا دێمە سەرەوەش لە شوێنی زۆر هەستیاردا ئەو خاڵانە دەبینم کە دیاری کراوە لە مانتیقەی چاو لە ژێر چاو لە قەراغی لووت لەسەر چەناگە و لەسەر هەموو جێگای تایبەتین زۆریش کاریگەرن یعنی بۆ مەسەلەی جیوبە بۆ شقیقەیە بۆ چاو بۆ بەهێزکردنی چاوە ئەتوانین لێوای ئیشکەیت ئەوانە جێگای لۆکاڵی پێڵن لۆکاڵ بەڵام تۆ شەر نییە لۆکاڵ ئیشکەین ئەگەر تۆ نەخۆشیێکە تێ لێوانە شەر نییە لێوای ئیشکەیت تۆ لە جێگای ئیشکەوە ئیشکە لە دەست پەنجەیە لە قاچیە بێکەوە بەسراوە بێت ئێمە عادەتەن من ئەو مەدرسەیە کە فێری بووم لە دوور ئیژەکەین لە جێگایکی دوور ئیژەکەین مەسەن ئۆتۆبانەکە لە جێگاگە گیر بووە تۆ لە جێگایکی زۆر دوورەوە ئیشی بۆکەی بەرێیتە
تێگەشتم ئەو دەرزیەمانیشانێک کە بە دەرزەکان بە پێی حاڵتەکە پێی جێگاکەیە هەیە واتە جیاوازی هەیە جیاوازی زۆر هەیە بەڵێ هەمووی هەیە ترێکترە هەیە سوورترە هەمووی تەقیم کراوە یەک جار بەکارین فرێدەی ستیلە ئەتوانین کارە باشی بخێنە سەر بۆ زیاتر ئیشکات هەست کەسێ هات کە تو دایانی شێریان پاڵی خێ بە پێی حاڵتەکەیە جاری وایە 20 دەرزی بۆ بەکارێنێت 25 هەیە بە 5 دەرزی بۆ مناڵش توانین بەکاری بێنی هەندێک مناڵ هەیە خۆی دانیشێ ئارامە هەیە خۆی هەر ئارام نیە دەستی لێوێ هاوارەکە بەڵام بۆ مناڵ زۆر باشە بۆ مێشکیان بکەیتەوە بۆ خێم بردن بۆ مێشکیان بۆ چاویان بۆ گەشەکردنیان دەرزەکان زۆر بچووکە ئەتایی بەکاری بێنی بۆ سری دەستمەکە نەمەبینی بۆ جوانکاریش ینی بەکاری بۆ جوانکاری کامێرەکە پیشانی بات لەسەر دەستی خۆم بەکارێنم ئێستا هاوکارانم هەندێک جگای مەسەن بۆ نەمە جگایەکی زۆر گرنگە لە دەرزیاش نین هیچ هەست خۆم هەستی پێ ناکەم توانم یاریشی بکەم باوەسی خۆم ئاوا یاری پێەکەم ئازایی تایدا بۆ تۆشی بکەم بەگەر حەزەکەی شتێکی وانە بۆم تۆزە لە دەرزی شتی شەکەم کامێرەکە بێتە سەر ئەم کامێرەی لەسەرە دکتۆر خەمە نەبێ هەستی پێکرد ئۆکەی باشە دکتۆر ئەما بێت تا چنێ پێوەی بێ خۆی بێ 28 دقه کەمتری تیانەوێت چکە ئەو وزەی کە ئەڵباسیەکەم بەپێی هین 28 دقەیەوێتە هەموو لەش ئەگەڕێ هەموو لەشە ئەو وزەی لێر دەست پێکە 28 دقەیەوێت لەبەرەوە ئێمە 30 دقه بۆ 45 دقه دایانێ زۆر باشە کە لە پزیشکەکانی تر لەزانکە پزیشکەکانی تر دابین بۆ تا دەرزێک لە یان 1 ساعت بە دوای دەمار و بە دوای شوێنێکی گونجا ئەگەڕێن بێ هیچ شتێکی خۆم لە بواری بۆ بێهۆشکاری ئیژەکەم مامۆستای زانکۆشم بە بوارەیە بۆ مەسەلەی ئەو دەرزیانەوە جیاواز ئەوە شتێکی کەیە توش تەناو مەسەلەی خوێنەوە هینا بەزەمە دوورە لە خوێن ئەمە هەر لە پلژە پێستەکەیە جاری وایە زۆر قوڵی ژەڕوویت لە سەریشا زۆر ئیژەکەین چکە سەر جێگایەکی زۆر کاریگەرە بۆ هەموو جەستە کەواتە بۆ نەخۆشیەکان هەموو نەخۆشیەتوانی شتیان بکەین دیارترین ئەو نەخۆشیانە چین کە لە ڕێگەی دەرزی ئاژنینەوە چارەسەر دەکرێت من لە وڵاتەیە لە کوردستانە زۆربەی کە خەڵکی بەلام بۆ ئازاریێت جا خۆی ئازاریش زۆر گرنگە وانە خۆ من نەخۆشیەکانێکم ئینیت گڵۆپەکەی ئازارەکەی کە ڕادەکەشێ بۆ ئازاری زۆر درێژخایەن بە تایبەتی پژێشە و سەریێشە و شان و مل و قاچ و ئەژنۆ ئیتر هەموو ئازارەکانە بەڕاستی ئەو ئازارانەی کە زانستی سەردەم ناتوانێت چارەسەری بکات دەرمان نەبێ جا دوایەوە نەخۆشی ژنان هۆرمۆنەکان دوایەوە نەخۆشی ناو سک هەناویەکان بۆ کێشەی دەرونی زۆر گەنجیە بۆ لامێستانێ زۆر شتێکی کاریگەرە بۆ دەرونیشکە دەرون و جەستە زانستی چینیا بێکۆ بەسراون کێشەکان زۆر جەستەیە ئەی بەستی بێکە و ئەو کەسە نجاتێ بێ زۆر باشە لە قسەکانی پێشودا باسی شەقیقە و جیوب و هەندێک نەخۆشی تریشە کرد لەوانە چۆن چارەسەرەکرێن جیوب مەسەلەن بۆ نمونە جیوب زەحمەت نییە ئەبێ خۆراکی بۆ گۆڕیت شێوازی خۆراکی بۆ گۆڕیت چکە هەموو مەسەلەی لینجی و ڕتوبەتە لە لەشی ئینسانە ئەمە زانستی چینیا ئەگەڕێن بۆ ڕتوبەت و ئەگەڕێن بۆ سەرما لە لەشەوە ئەگەڕێن بۆ گەرمای جگەر و ئەو شتانەیە تۆ قورستە هەوڵەتی تێ بگات بەڵام ئەو چوری و ئەو لینجێ بگۆڕی بە پێی خواردنەکەی دوایەوە کە ئیشی بۆکەی دەرزی ئاژنینە بۆ یەکەیت خۆی هەز بە جوڵانێکی زۆر زۆرەکان لە ناوچەیە زۆرە گۆڕێ بۆ قەڵەوی مەسەن بۆ قەڵەویش کاریگەرێکی زۆر باش باسی جیوبە کردجا بابەتێکی تر زۆر لەنێو ناخەمە دکتۆرگیان پرخەپرخ زۆر جا خەڵکی باسی دەکەن لە زانستی چینیا چۆن مامەڵی لەگەڵ بۆ نەکەسێک جیوبی نەبێ بەڵام پرخەپرخ بەڵێ پرخەپرخێمە گەڕێنەوە بۆ ژیرانی ویزە لەم ناوچەیە و ئاو زۆر کۆبێتەوە و قورسی زمانە و ئەم ناوچەیە پڕە کە ئەو پڕەیە توانین لای بێ بە خۆراکە و بە هەندێک وەرزشە و بە دەرزیەکانە ئەتوانین لە 150 کە بیکەیتەوە تەبانە بێت ئەو کەسە خۆشی تیاابێ ئەوەی تیاابێت خۆی بگۆڕێ وەرزشەکەی بگۆڕێ وەرزش بکات خواردنی گۆڕێ ئەم ناوسکە کەم کاتەوە چکەمە قورسیە لەسەر ناوچەیە زۆر باشە بەباستی ئەوە بکەین زمان هیچ ئەتوانی دەرزیاژنی بە زمان بکەین بەڵێ بۆ زمانیژەکرێ بەڵام من لە خۆم لە چین بۆم زۆریان نەکردوێت ئەوان کللتوری ئەوان لە ناڵەوە چاوی ڕاهاتەوە بەم شتا لەبەرەوە ناترسن من لە زۆر ئەچوم بۆ خستەخانەکانی چین لەوێ مناڵمە بینی بە تەنیا خۆیە هات بۆ بەسە سەریەشەی هەیە کێشەی هەیە بۆیان نەکردی شەدانش ئەوە دەدەقەیە چارەکی و دوای ڕێشتەوە بۆ لە مناڵیەوە چاوی ڕاهاتەوە چۆن ئێمەش مناڵیەوە چاوان ڕاهاتەوە بەسەندان ئەکەی بە ئاگرێکە و تەنورەکە ناترسی لەوانش ناترسن لەم دەرزیانە چکە چایان ڕاهاتووە لەبەرەوە بۆ ئێمە
تازەیە تۆنێ پرسیارم لەکەی ئەمە ئازاری هەیە ئەمە دەرمانی پێوەیە ئەو شتانە نییە ئەو پرسیارە لێ نییە کە تازەیە ئەمە لە نێو کۆمەلگەی خۆماندا تاسە چۆن پێشوازی لەم زانستە کراوە هاوڵاتیان تا چێنە ڕوو لەنەوە بە هەوڵی خۆم بە هەوڵی ئێوەش تەوانم کەناڵات زۆر دەوری بینی دەورێکی باشی بینێن ئارتی لەو مەسەلەیە کە بتوانێمان بڵاویکەینەوە تۆزێ بەڵام باشە ینی من ڕۆژانە لەخۆشی خۆم هەیە لە 10 کەس بۆ 20 کەس ڕۆژانە سەردان مەکەن هەمووی زۆربەی نەخۆشی درێژ خایەنە هەیە حەزەکە جوانکاری بکات ژنان هەیە حەزەکە زەعیف بێت هەیە حەزەکە ڕێنمایی خۆراک هەیە حەزەکە بێت ئازارەکانێکە بکەینەوە ئیتر کاریگەرە ئەو زەعیفبوون و لاوازبوونە چۆن دەرزی ئاژنینەی دەرزێکی ئاوا کاریگەری دەبەرەسەری ئەوش مەسەلەکەی وزەی لەشە و تێکچوونی وزە و ئۆرگانەکانە بێکەوە کە ئیش ناکەن بێکەوە و ڕێنمایی خۆراکیشە طبعاً خۆراک لە زانستی چینیە زۆر بایەخی پێدرێ زۆر بەشێکە وەکو دەرمان وایە بەشێکی ژۆی هەیە وەکو کوشتنی ئینسانە جا خۆراک ئێمە زۆر تەرکیزێکی سەر ئەبێ ئاگای لە خۆی بێ و کەسێک کە چی ئەخوا چۆنێ خوا و بە زۆر نەیخوا مەسەن تو هەچ خۆراکێک هاتە بەردەم بڵێن وڵا باشە خەڵگەڵێن زۆر باشە تۆ ئەی خۆی حەزی لێ ناکەی نەیخۆیت چکە لە حیوانیش شتێک چەند برسیشی بێ شتێکی بێتێ بۆنیەکە ئێنەرجەکەیە نایخوات جا ئینسانیش نایە ئەو شتانێکە باش نییە بۆی نەیخوات پێی ناکەوێت هەر کەسە و تایبەتمەندی خۆیە من هەیە من تەماتم پێکەوێت بە تۆ ناکەوێت وەسە تۆ برنجی پێکەوێت بە من ناکەوێت زۆر باشە دکتۆر ئەتوانی بڵێ دەرزی ئاژنین چارەسەرە یان ئازارشکێنە بۆ منە کە نەخۆشیەکی لەگەڵ بێت دەرزی ئاژنی چارەسەرەکە بە تەواوەتی زۆر پرسیارەکە جوانە زۆرەشی پێخۆشات بەڵێ چارەسەرە لە بنەڕەتیەوە من خۆم لە ساڵی 1970 پزیشکم بەڵام نەمانتوانیەوە لە ڕێگەوە چارەسەری نەخۆشیەکانکەین بەداخەوە ئەو قسەیاکەم زانستی چینی بۆیە ئەو پێم خۆشە و حەزەکەم خەڵک فێری بێت لە ڕێگەوە چارەسەر دەکات بەڵام ئەبێ کاتی دەبێتێ ئەبێ کەسە سەبری هەبێت حملی هەبێت کاتێوێت و بەردەوام بێت لەگەڵ دکتۆرەکە بەردەوام بێت چەمانێک شێوێ بۆ بتوانێت لە ڕۆژانە ئەبێ ئەم دەرزی ئاژنینە کەواتە هاوسەنگی لەشی ئینسانەکەیتەوە هاوسەنگی ئەو وزە بە قوتێکە لە لەشایە هەموو شتێ وزەیە هەموو شتێ لەم جێگایە وزەیە لەشی ئینسانیش هەر وزەیە جوڵێنێت کە ئەو وزەیە لە هاوسەنگیا بوو نەخۆشی نامێنێت هاوسەنگێکەش تێگەچێت تۆزێ بێتاقەت بە تۆ خەفەت بخۆ هاوسەنگی تێگەچێت ڕاستە بێگومان دکتۆر تۆ خۆت پسپۆری بێهۆشکاریشی با من باسی ئەوە بکەم کام دەرزی ئاژنین هیچ دەتوانێت ڕۆڵ ببینێ لە بێهۆشکردندا بوون لە سەردەمی کۆندا هەندێک شت نەبووە دەرزی ئاژنیان چۆن بەکارهێناوە لە زۆر پرسیارەکانە زۆر جوانە یارە خۆ حاز من چوون بۆ چین بۆ ژووری ئەمەلیات نەشتەگەری بینیمە چۆن ئەم دەرزیە دانێ کارەبای پێوەکات چەندانێ دانێن ئەو نەخۆشە بێ بەنج بێ هیچ دەرمانێک ئەتوانی سنگیشی بکەیتەوە ئەتوانی عملاتیشی بە بکەیت و قسەشێکڵ بکەیت بێ هیچ کێشی ئەمە لێرە ناکرێت ئەم شتان یەکەم ئەو کەسە وەی ناگرێت ئەو خستەخانەش وەی ناگرێت ئەو کۆمەڵگایش وەی ناگرێت وەکوتم کللتورەکەی مەسەن باشە ئەم بەنجە بۆ منە کە بەنج ئەکات تاو کاتێک کە دەرزەکە دەرێنی کەسەکە بەنجە بەڵێ بەنج ئازاری نییە ئیشی بۆکەیت ئازاری نییە ئەزەی بۆکەیتەوە ئازاری نییە باشە ئەوە قورسە ناڵم نتوانێت بیکەم ئەوە کات ئەوینی خۆیەوە تیمی خۆیە بەڵام ئەتوانێت باشە باسی لەکردنەوەی سنگ و هەروە فەتحبەت نویتر هەندێ بواری کردنەوەکەی لە زانستی چینیا هیچ بایەخ بەم بابەتە کراوە یاخود تەنها لە ڕێگی خۆراک و ئەو بابەتانی پێشووتر باسە کرد ڕۆڵی پزیشکە بووە پزیشکی هەبووە ینی مەبەستە چی و پرسیارەکەت بۆ نمونام ئێمە ئێستا ئەمڕۆ باسی پزیشکی چینیەکەین زانستی ئەو پزیشکیە دەکەین باشە پرسیاری ئەو دەکەم لە لای ئەوان لە زانستی پزیشکی چینیدا کردنەوەی جەستە هەیە یاخود تەنها لەم ڕێگەیانەوە هەندێک کێشە چارەسەرکراون زوو ناکرا ینی 16 ساڵ ناکرا بەڵام ئیتر دوای ئەم پێشکەوتنە شۆڕشی هینە شۆڕشی تازە لە سین بڵێ کردنەوەی ئینسان هەیە و تۆچی بۆ خەستەخانەیەک کەچی دەژوورەوە نیوەی ئەمەیە و نیوەی زانستی سەردەمە ئەگەر بە پێی حاڵەتەکەی تۆ و نێرن بۆ پزیشکی چینیەکە بە پێی حاڵەتەکەت لەوێ هەموو خەستەخانەکان ئەوەی تایە شتە ژوورەوە نیوەی زانستی چینیە نیست زۆر باشە کەسێک هیچ نەخۆشیەکی لەگەڵ نەبێت بەڵام خۆی ماوەی جارێک ڕوو لە ئێوە بکات ئەوی پرسیارەکە زۆر جوان جگای هەموو کەسی بیکە باشە چکە بۆ تۆ ئەو وزەیە خۆتە حرەکەتەوە بەڵەنسیەکەی دائما دەبەرەوە دائما هەز بە گەنجێتیەکەی هەز بە ئەکتیڤیتیەکەی هەز بە دەموچاو گەشە بێتەوە بڕوا بکەنی هەچ یەک کەسەیە بۆ لای ئێمە کە دەرزەکەی بۆکەین سکرتێرێکم لای یەکسەر هەم جارەواڵێ ئەڵێ بە چیە کە یەکەم جار دەموچای ڕەش داڵگەڕەوە یەتەوە هەفتەی داهات و سەرەکەی دەموچاوی گەشێتەوە سپی بێتەوە کەواتە جوڵانی ئەو وزەیە دەموچاوە لە لەشە کرانەوەی ئەو وزەیە خۆیە
هۆرمۆنەکان دەگۆڕێت. باشە ژەهراوی بوونی جەستە بۆ نە بە هەر هۆکارێک بێ بە خۆراک بێ بە هەر هۆکارێکی تر بێ کەسێک جەستەی ژەهراوی بێ خود ڤایرۆسێک شتێک لە خوێنی تا هەبێت دەرزیاژن هیچ ڕۆڵە بینێ لە دەردانی ئێمە گەرما لە لەش دەرەکەین سەرما لە لەش دەرەکەین واتە عرق ئەەکەیتەوە کاتی ئەم دەرزیە بەکارێن بۆ تەواوی جەست هەندێک کەسێک کاتەوە هەندێک کەس لە لەرزم لێە ئەو نیشانی ئەوەیە کە ژەهر لە جەستی داهبێ یاخود شتێکی لەو بابەتە بۆ ژەهر نابینین ئێمە میکرۆب لە زانستی چینیە میکرۆب وشتووە بۆ سی ناکەین چکە میکرۆب بۆ کول ڕەفیقی ئینسانە بۆکەوە سی دەکرێت بەڵام کە زیادە لە زوم میکرۆب چۆ لەشتەوە یان گەرمایە گەرما چۆتە لەشتەوە یانڵی سەرما چۆتە لەشێەوە یان هەوا باچۆتە لەشێوە وەکو میکرۆب سیر ناکرێت میکرۆب شکا بەشەکە لەش زۆر باشە دکتۆر لەم بووکەڵەیە ژەر پێی نابینین لە ماوەی پێش ئێستا وێنەیەکی قاچم بینی بەشێکی جاکرا بووە بۆ سەر و بەشێکی بۆ معیدە و بەشێکی بۆ جگەر ئەڵەن بنی پێوەستە بە هەموو ئەندامی هەموو جارە ئێمە لە گوێچکەشە ئێژەکەن بۆ با پرسیارەکەت تۆزە لایەن لە پرسیارەکەت بەسەر گوێچکە ئەم هۆلۆگرامە حچی ئۆرگانەکانی لەشە لێرە توانیشی بۆ بکەیت دەگومان بووکەڵەکە بەجیا و گوێچکەکە بەجیا بۆ ئێمە هێندە نۆرینگەی هەیە لە ئەوروپا بەس لە گوێچکای ئێژەکە اختصاصی بەس لە گوێچکای ئێژەکە بەڵام ئەو تۆزە قورسە چکە بە میلیمترە بیدۆزیتەوە ئیشتیاکەی بۆ ئازارە بۆ هەموو نەخۆشیەکانە بۆ هۆرمۆناتە بۆ مەسەری جگەرە کێشانەکە واز بێنیت ئەتوانی زۆر بۆ قەڵەوی جگای تایبەتی هەیە هەرمۆنەکان بەڵێ مەسەن بۆ نمونە ئەم پلاستەرەم هێناوە ئەم پلاستەرە ئەم بۆ کەسایە بۆی دانێم ئەمێنێتەوە دوسێ ڕۆژتیانێتەوە دەرزیەکە ئیشی خۆیەکە پلاستەرەکە دەرزیە دەرزیتیایە بەڵێ ئیشی خۆیەکە لۆ جگای دانێم ئەو کەسە خۆشی جابجای جوڵێنێت ئەمە کاریگەری لەسەر جگای تایبەتی خۆی هەیە جە شەش حەوت دانی بۆی دانێم سەرەکەی ئەگۆڕێ لەشی ئازارەکانی گۆڕێ سەرێشەکەی گۆڕێ هەیە بۆ قەڵەوی بۆ یەکەی بۆ مەسەری جگەرە وازلێنانە بە شوب خواردن وازلێنانە بۆ کاریگەری لەسەر ئەوەش هەیە بەڵێ بۆ ئەدیکشن زۆر بەناوبانگاسە مەسەن لە ئەوروپا و لە ئەمریکا زۆر ئەکرێت بۆ وانەی کە هینان هەیە لەسەر دەرمان و شت ئاڵودەن لەسەر دەرمان و مەشروب یان شتانە زۆر کاریگەرە زۆر باشتر ڕێگایە زۆر باشە نەخۆشەکانی خوێن با باس لە خەستبوونی خوێن بکەین لەگەڵ کەمی خوێن زۆری خوێن ئەمانە هیچ پێوەستن هەیە کە کەمی خوێن لە زانستی چینیا لە مختبەرا دەرناکە ئەمە کەمی خوێن بە سیکردنی زمانی و سیکردنی لەشی و جستی و نەبزی ئەزانین کەمی خوێنی هەیە بۆ پێی حاڵەتەکەی خۆی کە قساکە جا خوێن کەمی لە زانستی چینیا معنا نییە لە مختبەرە کەمە هەندێک جار مختبەریشە طبیعیە هەموو شتەکەت طبیعیە بەڵام خوێنی کەمە کەواتە مەسەلە وزەکەیە وزەی خوێنەکەیەکە ئیشەکەت زۆر باشە بابینە سەر ئەمە هەموو ینی باسی سوودەکانی دەرزی ئاژنین بوو ئەگەر بێت و کەسێک بۆ نمونە بەپاکی ئەو دەرزیە بەکار نهێنێت بۆ چەند کەسێک ئەم دەرزیە بەکار بهێنێتەوە واتە با بڵێم سوودەکانی مان باس کرد بە ئێستا بینە سەر زیانەکانی ئەم دەرزیە زیانی نییە هیچ زیانێکی نییە بەسەرەوەی لەوانەیە تۆ شتێک واتم بەستم هەڵە بەکارهێنان بۆمە لە جیاتیرە لە شوێنێکی ترداینی خۆی ئەمە یەکەمە بێ پزیشک بێت هەموو دنیا پزیشکی کات طبعا لە وڵاتانەی ئەم ناوچەیەتر هەموو کەس هەموو شتێکە کاسە بۆ بەینە هەموو تێک و پێکشکاوە بەقاڵە بۆ بە سیاسی تر دکتۆرە بێ معانتۆ بێ دکتۆرە تر هەموو تێکشکاوە چکە هین نییە تەصیفات نییە هەموو کەس توانێت دەرزی بکە بە خەڵکەوە دەرزی ئاژینەکەم بەڵام ئێمە لە ئەوروپا 4-5 ساڵی خوێنیت زۆر کات سەرفەکەی پارە سەرفەکەی بۆ ئەوی فێری بزانستە بزانستی چینی زۆر قورسە و بە پزیشک بیت ئەوێ پزیشکی عامیش بی ناتوانێت لە خۆتۆ بیکەیت بۆیە ئەمانەتی پزیشکی ئەوەیە تۆ بێ ئاگال لەو نەخۆشە بێت تۆ ئەگەر دکتۆر بیت سوێنگە خواردو ئەمانەتێکە تیاتایە چۆن ناتوانین دەرزی پیسکێ بیکە بێژیشکایە یان ئەم دەرزیە بکەم بێژیشکایە سەی منە بیکەم بە تۆیە ئەوە خۆی ئەوە لەبەرەوە بۆیە بێ پزیشک بێت ئەمانەتی پزیشکی هەیە مەسەلە ئەمە یەک دوو کاریگەری هەیە دایمە بەبرە باشی خراپەکانی چییە؟ ئللا بێت تۆ لی نەزانی دەرزێکی زۆر درێژ بکە بەناو ئەم جێگایانە بچێتە ناو مێشکەوە یان دەرزی بکە بە جێگایکی حساسە ناوسکیە ئەبێ لی بزانی ئەبێ بزانی ئەناتۆمی و کەسە بزانێت تۆ ئۆرگانەکان لەکوایە بۆی زەرمەند نەبی بەڵام ئەگە بە خەڵەت بەکاری بێنی لەوانێت تۆ ئازارەکانی زیاد بکەیت بەس سەرێشەی هەیە تۆ بۆ یەکێ چتە ماڵەوەڵی سەرێشەکەم زیای کرد لەباتی لێرە واتە ئێرەش و هەمووی گرتوتەوە ئەمە هەڵە بەکارهێنانێتی باشە لە جیاتی ئەم دەرزی ئاژنینە بۆ نمونە من بەشێکی جەستە مێشێ ئێرم ئەگرم لە جیاتی ئەو دەرزی ئاژنە بۆ ماوەیەک من ئێرم ئەگرم ئیشی دەرزی ئاژنینەکە کات بەخوتم سەرەتای بەنامەکەی پێم وتی وتم ئەتوانی بکەی بەڵام ئەو کاریگەری نییە دەرزەکە یا لە خاڵەکە چتە ناو قوڵایی خاڵەکەەوە ئەی جوڵێنیت بەوای نی سەعاتایەتی ئەو ڕێگای هەمووی جوڵێنێ ئەو ڕێگای مەسەن بۆ نمونە کە تۆم داناوی ئێستا ئەو ڕێگا سوورەیە
ڕابۆچوە تا دەموچاو دەڕوات هەستی پێکەی لانێ هەست بکەیت تۆزێ ئارام دەکاتەوە هەر یەک دەرزی لانێ ئارام بکاتەوە هەندێک جار بابەس لە شێرپەنجە بکەم نەخۆشی شێرپەنجەکان لە کۆندا پێم وابێ پشکنینی ئەو شتانە نەبووە واتە لە سەردەمە کۆنەکاندا 1000 ساڵ پێش ئێستا وەکو باسی شێکە پێشتر ئەو پشکنینانە نەبووە دەرزی ئاژنی هیچ ڕۆڵێکی هەیە لە چارەسەرکردنی ئەو لە سنتەراتی زۆر گەورەیە بۆ مەسەری شێرپەنجە و نەخۆشیەکانی هین گورچی لەوانە شێرپەنجە گەشتە حاڵاتێکی ئەوەی کە هەموو ئۆرگانەکانی تێگەوە تۆ زەحمەتە بەڵام لە سەرەتایە بۆ تۆ یارمەتی بێت بە دەرمانی گیایی دەرمانی سروشتی ماوەیەکی زۆر لە سنتەراتە بێت ئەو کەسە ئەتوانی یارمەتی باشە کۆتا پرسیارم ئەەکەم دکتۆر بابەسی کۆرۆنا بکەم کۆرۆنا هیچ پێوەستێکی هەیە بەم دەرزی ئاژنینەوە لە ڕێگەی زیادکردنی بەرگری جەستی یاخۆتە شتێکی زۆر جوان بوو چکە تو خۆ دەزانێت شەرقی ئاسیا زۆر سەرکەوتوو بوو لە مەسەلەی کۆڤیدا یەکێ لەوانە ئەمانە بوو ئەمێ شێوازە بوو مەسەلەی دەرمانی سروشتی و دەرزی ئاژنین وانە کاریگەرێکی دەورێکی زۆر باڵای هەبوو لە خەستەخانەکانی چین بۆ چارەسەری نەخۆشی کۆڤید ئێستا ئێمە پرۆگرامی تایبەتیمانەیە لە هەموو دنیاە لە ئەمریکا لەوانە بڵاو بێتەوە بەردەوام زانستی تازە بڵاو بێتەوە ئێمە زۆرین بە هەزارها دکتۆری زانستی چینی هەیە لە ئەمریکا و ئەوروپایە منیشێکم لەوانە لە ئەوروپایە دیپلۆمی ئەوروپیم هەیە چیەکەین بەردەوام بێکۆ بەسراوەشت شتەکانمان دەرکەوتووە پرۆگرامی تایبەتیمانەیە بۆ دوای کۆڤید کە نەخۆشەکە بەسەر مشکلێکی هەیە دوای کۆڤید چیەکەی لە کاتی کۆڤیددا چی بووە کەمی پرۆگرامی تایبەتی خۆی هەیە هەر کەسەوە زۆر باشە دکتۆر ئەمان عەبدولکەریم ئەپسپۆری زانستی چینی هەروە مامۆستا زانکۆ زۆر سپاس بۆی لەگەڵ مامۆی دکتۆر سپاس بۆ زانیارەکانم